لا یاریەکی بەهێزی هەفتەی 16 خولی ئەستێرەکانی عێراق نەورۆز لەسەر یاریگای شەعب لە بەغداد بووە میوانی شۆرتەی پاڵەوانی سێوەرزی ڕابردوو. کوڕانی شاری سلێمانی لە سەرەتاوە بە بوێری دەرکەوتن و کۆمەڵێک هێرشیان بردە سەر گۆڵی خاوەن ماڵ و مەترسیان لەسەر گۆڵەکەی شۆرتە دروست کرد. وەڵامی شۆرتە بەم هێرشە بوو. لێدانەکەی سەجاد جاسم ڕێگای ستونی گرت. لە خولەکی 35 بە ئەسیستی ئاسۆ ڕۆستەم مەڕوان حوسێن بربەستی یەکسانی شکاند و سپی پۆشەکانی نەورۆزی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. شۆرتە هەوڵی دەدا هەر لە نیوە یەکەم ئەنجامی یاریەکە یەکسان بکاتەوە. سەرکەوتوو نەبوو. نیوە یەکەم بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی نەورۆز کۆتایی هات. لا نیوەی دوم شۆرتە بە فشارەوە دەستی بە یاری کردەوە. ئامانجی تۆمارکردنی گۆڵ بوو تا یاریەکە بگەڕێنێتەوە خاڵی سەرەتا. گۆڵ تۆمارکردن دواکەوت بۆ خولەکی 78. موهەنەد عەلی ناسراو بە میمی گۆڵی یەکەمی بۆ شۆرتە تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. لا خولەکی 87 و لە ئەنجامی فشارە بەردەوامەکانی تیپی خاوەن ماڵ وائیل بن عوسمان گۆڵێکی بەهەڵە لەسەر خۆیان تۆمار کرد و شۆرتە بە گۆڵی دووەم لە یاریەکە پێشکەوت. لا خولەکی 96 ناوبژوان ئەم حاڵەتەی بە ئاسایی وەرگرت، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار مەناف یونوسی لە شۆرتە بە کارتی سوور کردە دەرەوە یاریگا. نەورۆ سوودی لە لێدانە ڕاستەخۆیەکە بینی و گاتوچ پانۆم بە ئەسیستی ئاسۆ ڕۆستەم گۆڵی دووەم و یەکسانی تۆمار کرد. یاریەکە بەم ئەنجامە و بە یەکسانی 2 گۆڵ بۆ هەرلایەکیان کۆتایی هات. بەم شێوەیە شۆرتە نەیتوانی پێشەنجی بگرێتەوە و بە 31 خاڵ لە خانەی دووەمی ڕیزبەندی مایەوە. نەورۆزیش بە 19 خاڵ لە خانەی چواردەی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.